ئەوە چی بوو ماجۆ؟ ئەوە چ لەویە؟ چییە نازانم دەریکە کوێ هیچ پێ من نییە تۆ دەریکە؟ ئەوە چییە دەریکە کێ خستوێتە هێرۆمە دەست ئەمە چیەمە ئەمە خراپە دەلالەنگی زەلام چۆن تێرەی کات شلیک زەلام هەیە تێر بێت خراپە ناتوانێت درستی و ماجی خراپە وەڵا کا لە تۆ هەموو شتەکانت تەراوە ئەکسە ئەوە تا بۆ مۆزوویە و پشیلێ هەیەمان چوو لەو مەرکەزە بۆ حەیەمان چوو ئەوت معقول نییە من چوار چۆن دەیاوێتی لە پشی لێکراکەم شکات لە خۆم بیکەم ئەی چۆن ئەی بۆ لە ئەوروپا یاسا هەیە با لە کوردستانیش یاسا هەبێت لێرە یاسە بۆ پشیلە یەڵە پشیلە دەکایەکێ بەم یانزە چارەکەی بۆ یانزەی شەو سالم بابڕم کێ وای کالت یەک چووە يلا ورم فرموا هاي معجو هلا معجو هلا مرحبا معجو يخوا بخير ويسي چاو یانزەی شەو میوانناری وڵ ئەمە بۆ میوانناری ناتوین ئەڕۆین بۆ لایف مۆزیک ئەو ڕجیمی دەکەی ماجۆ نەوەڵڵا ئەوە لە ترسی کالێ ئەوە ئەیخوا دەگینە من یەک دنیا برسیەتی بەڵام چی کە جاجا بەنانەوە هێڵە نایبی خوا بەس ئەوە زۆر باشە بۆ مەعیدە و سافەکە بۆ بەتەمای شان و چی بخۆی وەڵام من لە دوای دوانزەوە هیوایەتم فەلافلە تۆمە کاڵەشە خەیلی ئەمە تو جا بەڵای مۆزیک ڕاتەتەوە کالێ بەجددی ئەمە یعنی چی برادران نیازی کوێتان هەیە بچن ئێوە لايف موزیک ئاخر لایف مۆزیک سەعات یانزەیە تۆ پرچی بەم نەکرد وەڵام قبول نایکات تۆزێ ئۆپن مایند بە ماجۆ ضرورە ئەی چۆن ماجۆ ئێمە عەقدەکەمان لەسەر چی بوو لە ئەوروپا هاتینەوە وتم وەکو ئەوێ بێ کوردستانیش ئازادی وەرگری ئەخی کالێ ئێوە یانزە بچن لایف مۆزیک ئەیکەیەتەوە مالەوە چاری بانی شەش تۆ بڵە شەش وەڵام من قبول نایکات گریم مەجیابەوە لە نە بۆجی ئابێتەوانێ یەڵە لایف مۆزیک لایف مۆزیک ئایا ما دیسکە دانسەر یەڵە با بڕۆین یەڵا یس بابای ماجو باي خبري أجدعي ماجو أخ آما بەس پێم بڵێ غەریب بەم بەیانە بۆ نردووتە بە دوای مناو ئیشی چییە؟ والله خوشي من قليلة تو هي ئێ بۆ گلیو لە من هەیە تو كالي بو من دوزي وتوانية والله من لي ناراضي زور بۆ سەبەبەکەی چییە؟ خوشي أخ معقول الدنيا شو سعد يانزي شو يانزا ئێ شو بينج برادري رفيقي خوي هاتوا كان والله تيم بو لايف موزيك یانزەی شەو چۆ بۆ لای مۆزیک أي بخوا الله ئەی بۆ قبوڵە کردو تۆ کاکە ئەی تۆ غیرەتێ نییە پیاونی چی؟ والله من شو زانم ممزاين ثقافة أوي جناح بكرانة وهي لخدمة بابروات کوڕی باوکم غەریب بۆ خاتی خوا لە وڵاتی ئێمە کەی ئەوە هەیە ئافرەت یانزەی شەو بڕوا تا چواری بەیانی لەم لای مۆزیک کوشتە بێت وەڵڵاهی من ئەو کوڕم هەیە چاوی دەرهێنە بچێ بۆ لای مۆزیک بەڵام بەدزیەوە هەرەچێت چی بکەم گەنجە گەنج وشي سقيناك أو رويت حزك لك رفيقك كان برو بس أزاني كي هاتوا والله معخوني ئەگەر تۆ شواري بياني شواری بەیانی معخونی ئەگە تۆ یەک تۆز غیرەتێ هەبێ سەقافەتێ هەبێ قبول ناکەی ژنەکە ئەوە بێت والله من حزك إذا هاتواني لخد توزق لي هي توزق نصيحة بيك لخد بلي كاكا ما تشون بجا إيه أو أبو هناك حتى بجا هاي كالي عليكم السلام ئەمە چی های چیە دادە گیان بڵێ سەلام و عەلەیکوم سەلامی خوایە دادە گیان ئەمە بواکە ولا نازاني كالي والله من قليلته هي ئەوە غەریب گلەی لێو هەیە زۆر زۆریش كي ماجو ئەرێ دەرماجۆ ماجۆ ئەوە ئەز لەم ماجۆی بێنە ئەوە بیرم کەوتەوە کوڕێکی ڕەفیقم هەیە وەڵڵاهی تو چێکی هەیە توت کە سەگەکان سوورێکە پێ ئەڵێ ماجۆی تۆ ماجۆ واز لێ بێنە تتواز لو بينا ماجو من دعوة كرام بو عيد ميلاد باشا كي أروم. بوكي أروم بو لبنان لقى برادران أروم والله كويس من يجيم لا خذوا دعوتنا كراوي خم دعوة كراوي يك حفتة من أروم باشا معقول آخر يك هفتة للبنان بابا من بو شي بابا ما جوبر واد لبنان طبيعي ولا كرا تەبیعی چێ دادە گیانەی پیاوەکە و چی بکا لێرە بەتەنیا يعني تو قراريا وبتشد لبنان كل الروي بابي او الرجل يقر راسي بين تواقب وليناكم ها اما تشيا ئەوە چێ غەریب زمانە کرایەوە اي كوره بزور نقدق وعمل اخوام ومزاني بو مثقفه بم من لي منتم باي من هالأروم
ورە دەبڕ خوا حافیزە بێت والله کوڕی باوکم سەقافەت بەوە نییە هاکە هاتیتەوە زمانی خۆتی خوار کرد وەڵام من کچێکمەوێت سەقافەتێ بێ ئەوە سەقافەتی هەیە باشە لی جابمەوە لە سبەینە زووتر نێ تەلاقنامەکەی بۆ نێرم بۆ ماڵەوە ئەوەیان ئارەزوی بەس خۆتە بە تێگەیشتی قوربانێ بم خوشی ژیان لە سبەینە زووتر نێ بمگەێنە لادێک کورە بەساقی ئەو چاوە بم ئێمە لەو لادیانە کچی وامان هەیە نینۆشێکی هەزارە های ئاوا هێنێ ئێمە بەو لادیانەوە پیاوین ئەگەر لادیە نەبێ شار هیچ نییە باشە بەساقا بەخوا هەموو کەسە بە کولتوری خۆیەوە جوانە دەمن تو ئاگەکەم تۆش لەگەڵ ما بڵێ ئامین فەرموو ڕووی بابی ماجۆر ڕەش بێ ئامین ئابین